گفتوگوی زیاتری ئەم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز مەریوان قەرەنی ئەندامی پەرلەمانی عێراق لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. کاک مەریوان زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵ کوردستان 24. جارێ پێم بڵێ کۆمنتان لەسەر کتابەکەی وەزیری دارایی و زانیاریەکانی ناو کتابەکە چییە؟ زۆر سپاس بەڕێستان سەبارەت بە و نووسراوە یان ئەو بڕیارێک کە وەزیری دارایی دایەتی کە لە ڕووی ئەگەر تەسنیفی کێچ لە ڕووی سیاسیدا، لە ڕووی دستوریدا، لە ڕووی قانونیدا، لە ڕووی مرۆڤایەتیدا هەرسێکی پێچەوانەی تێدایە. لە ڕووی دستوریدا ئەوە دیارە بابەتەکەی کووە مۆزوعەکانیش کووە مساواتێ لە ناو دستوری عێراقی کو حەق و واجیباتی درایتە ئەو کەسانێک کە لەو سنوورەی ڕادەژین یان دستوری عێراقی لەسەر لە چارچوەی عێراقدا. لە ڕووی قانونیە لە ڕووی قانونی و کێشە و گرفتەکانی گەلێک زۆر تێدایە نووسراوەکە. یەکێک لەو گرفتانێک کە لەناو ئەو دۆخ لەناو ئەو نووسراوە هەیە لە ڕووی قانونی ئەمە دوو بڕیاری محکەمەی ئیتیحادی هەیە. لە بڕیارانی محکەمەی ئیتیحادی ئاماژە بەوەی کردیە کە نابی بە هیچ شێوەیەک ڕەبتی موچەی خەڵکی هەرێمی کوردستان ڕەبتی بە مەسایلی سیاسی ڕەبت کرێ. ئەوە لە دیوەچی لە دیوەچی دیشدا لە خاڵێکی دیجا هەر ئەوە دەرن نابی لەگەر ڕەبتی نەفەقاتی فعلی بکرێتن لە ئەو موچەی نابی لەگەر نەفەقاتی فعلی ڕەبت کرێت. دووەمی لەناو ئەو بابەتەی ئەگەر تو تەمەشای ئەوەی بکەی بودجێ عێراقێکی بودجێ عێراق لە ماوەی 3 سال بووە. لەو ماوەی 3 سالان واتە بودجە ڕاستە لەو ماوەی 3 سالان بوو، بەس ئەسبابی هەبوو لەو ماوەی 3 سالان بووە. لە ماوەی 3 سالان بووە چکە عێراق دائیمان کێشە و گرفتی زۆر دەبوو لە ئەسنای بەسندکردنی بودجە. لۆ ئەوەی بتانن ئەو کێشە و گرفتانە خلاص بی کۆتایی پێ بێتن ئیشی خەدەنی خۆیان کەن و ئەو مفاوەزاتە و ئەو اتفاقاتی هەرێمی کوردستان کە کێشەی کردەوە سفر لەگەر بەغدا چارەسەر بکرێتن و کێشەی چۆن وەزیرێک دەتوانێت یاسای بودجە و بڕیاری دادگای فێدرالیش پێشێت. عەفوان بەس هەتا بابەتەکەت لێت بەجانی ڕۆنکەمەوە. لێرانەدا ئەتوو لە 12 کۆتایی پێدێتن. 12 بودجەی سارێکمان خلاص کردیە، دووەمیشمان خلاص کردە داخلی سێم بووینە ئەمە. واتە ئەو نایەتن بێتن جەمع بکاتەوە هەسێ بودجەیە بتگەڕێنتەوە پاش بێتن برێتن ئەتوو نەفەقاتت هەبووە لە بودجەکانی پاشتر. واتە ئەوە هەڵەکی دیە لە هەر هەڵەکی دی قانونی هەیە ئەتوو لەناو بودجەی وەچی اتفاق لەگەر حکوومەتی عێراقی کردیە لۆ چارەسەرکردنی کێشانە دەسەڵاتت دایتە ڕئیس وزەرای عێراقی. واتە دەبی ڕئیس وزەرای عێراقی ئەگە کێشەکی هەبی لەگەرەمە چارەسەری بکە نەک تێفسامی لە جێی خۆی ڕابڕیارێکی دەربینیتن و پێچەوانەی قانون بی پێچەوانەی دوستور بیتن و کارێک بکاتن و دیاریشە. کەواتە وەڵامی ئەوم بەرەوە کاک مەریوان چۆن وەزیرێک دەتوانێت یاسای بودجە و بڕیاری دادگا واتە عەفوم دەکەی عەفوان بابەتەکە کوردی دەکاتە بەڕای من ئەو نووسراوە و ئەو کتابەی کە ئەو کردی دەکاتە بڵقەشی سەر ئاو هیچی دی نییە کتابەکەی. ئەمە ئینتیقام لە هەرێمی کوردستان یا بڕیارێکی یاسایی و ئیداریە؟ عەفوان ئەو سوالەی جەنابیش دەکەی کە دەرێ چۆن وەزیرێک دەتانیتن یاسای بشێنی فعلەنەوە لۆما بە دیار کەدەوە وەزیرەکەیە یاسایەکمانەیە لە محکەمەی ئیتیحادی دەرچووە بڕیارێک دەرچووە کە جێبەجێ بکرێت جێبەجێی ناکاتن. بڕیارێک دەرچووە دەنجی لەسەر عەفوان بودجەیەک دەرچووە دەنجی لەسەر درا لە ناو پەرلەمانی عێراقی. ئەنجومەنێکی وەزیران هەیە اتفاقیەکی هەیە لەگەر هەرێمی کوردستان جێبەجێ نەکردەوە دەکا حکوومەتێکی فەنتەلۆزە حکوومەتێکی عەمیقەیە دەوڵە عەمیقە هەیە لە عێراق. باشە ئێوە وەکو پەرلەمان ناتوانن ئەم وەزیرە بەڕێزە بانگ بکەن بانگی بکەن بڵێن خوا بەشە بودجەی هەرێمی کوردستان ئەو کارانە کرد. عەفوان ئەتوو اتفاقیەکە تێ اتفاقیەتێکی سیاسی تێ لە دەرەوەی پەرلەمانت کردێ لە ناو ئیدارەی دەوڵەت و بەشەش لەو اتفاقی سیاسیەی کە دەبیتن ئەتوو کێشەکانت خلاص بی ئەساس و بەندەکانیشی دیارە لە ناو بودجەش تەثبیت کرایە بە مساواتەکە و بە یەکسانیەکە و بە هەموو بابەتەکانی کە لەنا ئەوەی هەیە ئەیش مزمنیشیان بودجەیە. بەڵام ئەو کارە و ئەو کێشەیە و ئەو دۆزینەوەی ئەو کێشانە هەموو ڕێگایەکان دیارە. کەسانی دینەکە لە ناو دەوڵە عەمیقەی ئەو کارەی لەسەر دەکاتن. پەرلەمانی عێراقی بریتی نییە لە بەسەڵەن بەس کوردی لێبیتن لایەنی دیش تێدا زۆرینەی تێدایە لێرانە زۆرینە حکوم دەکاتن نوێ ئەمە نەماتانیان
یان ئەوتوانەمانە بووە بتانین ئەوەی ئەو وەزیری مالیە گاسکێن بێتە پەرلەمانی بانکردنی وەزیری دارایی بۆ پەرلەمانی سوودی نییە سوودی نییە ئەتو چارەسەرکردنی ئەو کێشەیە بەڕاستی پێوە چارەسەرکردنی ئەو کێشەیە کۆتایی هینانی بۆ کێشەی دەبی لە ڕێگا ڕێز و زەرای بیتە باشە ئەو دەسەڵاتە بودجەدایەتی ئەو دەسەڵاتە قانۆندایەتی دەبیت چارەسەری ئەو کێشەی بکاتن لەناو ئەوەی لەناو خودی ئەنجومەنی وەزیران و کێشەکەش چارەسەر باشە کاک مەریوان هەڵوێستی هاوکار و هاوبەشە عێراقیەکانتان لەسەرم بابەتە چییە و چۆنە چونکە لە عێراقی ئێستا دەگوترێت ئەمە بانگەشەی هەڵبژاردنە ئەمە بەکارهێنانیەتی بۆ بانگەشەی هەڵبژاردن و بەدەستێنانی زۆرترین دەنگی عێراقیەکان هەموو ئەتو هەموو جارێگە تەمەشای بابەتەی پیامە داخلی انتخاباتی دەبین یانێزی انتخاباتی دەبین کێشە و گرفتە چلو هەرێمی کوردستان دەبینەوە واتە دەیکەنە کارێک پێ دەکەن دەیکەنە وەرەقەک لە جادەی عێراقی دیانەی بەکاری بینن ئەو فەشەلەی کە بەخوانی هینایتیان چە ساڵانی ڕابردوون بە تریلیۆنات دۆلاریان بردیە ئەو فەشەلەی کە هەیتیان و کە ناتانێت لە ڕووی خەدەمیەوە لە ڕووی سەحیوە لە ڕووی هەموو ڕووەکانی کە لە وڵاتەی هەیە کە کاری لەسەر کاریان لەسەر نەکردە دەیانێت بە واستەی وەی بیشارنەوە بەڵام ئەمەش لەلایەکی دیشیان هەندێک کەسیشمانەیە لایەنگرانیشمانەیە هاوپەیمانیشمانەیە کە هاوکارمان بن و چکە ئەمە داخل بووینە تازەش بە ئاماژەمەوە کردی ئەمە بەشەچین لە ئیتفاقی ئیدارەی دەولا واتە دەبی ئەوان چارەسەرکرد دەبی لە ڕووی وجدانەوە تەمەشای بابەتەی بڕیارەی هەرکەس کتابی وەزیر نەخێر ئەوەی کۆتایی نییە چ کۆتایی بە چاوەڕێ بکەین ڕۆژانی داهاتوو هەڵوێستی چاوەڕوان نەکراو ببینین عفان لە ڕۆژانی عفۆن دەکەی لە ڕۆژانی داهاتوو پێشبینی دەکرێتن کە چارەسەرکردنی کێشەی موچە بکرێتن هەروە دەبی لەو ڕۆژانە ڕێز و زەڕا بڕیارێکی کۆتایی دەربینی لەسەر ئەو بابەتەی کۆبنەوەی ئەوەش بکرێتن عفۆن مەزز و زەڕای ئەو کێشەش ئەو گرفتەش کۆتایی پێبێتن و هیچی دیش ئەو جۆرە نووسراوانە ئاماژە پێ نەکرێتن و دۆزینەوەی گرفت لە هەرێمی کوردستان و بوونی مەشاکل لە بینی هەرێم و لە بینی وەغدا باشە کاک مەریوان جەنابەت کەسێکی شارەزای یاسایت ئێستا لەلایەنی یاسایی و ئیداری هەرێمی کوردستان چی بکات باشە ڕێگە دروستەکە چییە؟ ئەو کەمە متفقین هەمومان هەموو ژوا دەبینن واقعەکەش دەبین لە ڕووی ئیداری لە ڕووی ئیداری و قانونی نە ئەو نووسراوەی کە دەری کردیە نە ئەو تەسەڕوفەی کردیتی نە ئەو بڕیارەی دایتی کە قانونی نە ئیداریە نە قانونیە دێ ئەتوو لە چارەسەرکردنە کێشێت و مەراحەلە تێ پێشی دەست پێ بکەیت کێشەکان لۆ چارەسەرکردن کێشەکە ئەم کە مەرحەلەکی سیاسیمان لە پێشە دەبی لە ڕێگای حکوومەتی هەرێم کە کار لەسەر ئەوەی دەکاتن ئەو کێشەی لەگە ڕێز و زەڕای بە زووترین کات کۆتایی پێبینی ئەگەر کۆتایی ئەو کۆتایی بۆ کێشەنات ئێمەش وەرەقەی زەختمان لە دەستا ئەو وەرەقانی خۆمان دەتانین بەکاربینین ئێمە محکەمە ئیتیحادیمان دیسانەکە لە پێشە دەتانین بەکاری بینینەوە بچین سکالای دژی تۆمارکەینەوە دیسانەکە بزانین ئەو جارش جێبەجێ دەکایاننا مجتمعی دەولیمان هەیە ئەمە متحیدەمان هەیە هاوپەیمانی خۆمان هەیە دەولیمان هەیە ئەمریکامان هەیە بتانی بچین سکاڵی دژیان تۆمارکەین و چارەسەرکردن بەڵام هەتا بکرێتن چارەسەرەکە لە ڕووی سیاسیەوە کە دەزاندرێتنش ئەو ئیشەنە ئیدارێ نەقانونیە چارەسەر بکرێتن باشترە پێشبینیش دەکرێت بە زووترین کادە و کێشەیە چارەسەر خوا کاک مەریوان یانی یەک دوو جار وتت کابێ سەرۆگۆزیران محەممەد شاه سوودانیان بابەتە چارەسەر بکە هەر بەڕاستیەوە پێتان وایە کە سەرۆگۆزیران ئاگاداری بڕیاری وەزیرەکەی نییە کە قوت و موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان نانێرێ و ئەیبڕێ یان پێویستی بەوەیە کە قسەی لەگەڵا بکرێتەوە فشاری لەسەر دروست بکرێت دەبی ڕێز و زەڕا بیر لەوەی بکاتەوە کە هەر کێشەیەک لەگەر کورد دروستکردن بوونی کێشە لەگەر کورد یان کێشە لەگەر حکوومەتی هەرێم یان لەگەر سەرکردایەتی کورد کێشەی لۆ ئەوەی دەبینێتەوە درێژخایان دەبیتن لۆی ئەو توانایی نابیتن دیسانەکە دووبارە ئەتوو بێتەوە دیسانەکە ئەو دەسەڵاتە لە دەستبی ئەتوو تەمەشای بکە لە ساڵی 2023 هەتا ئەو ڕۆکە چەند گۆڕانکاری لە کابینەکان کرایە ئەو کەسانەی کە دژایەتی حکوومەتی هەرێمی ئاکریان دژایەتی کوردیان کردیە یان دەستکاری موچەی خەڵکیان کردیە
تیانی هاتەوە جارێکی دی ناتانێ بێنەوە بیسانەکە ببنەوە سەرۆک وەزیرە لێرانە تەیف سامی وەرەقەچی بەکارینا دەیوێ ڕێز وزەرای تووشی کێشەچی بکە ئەوەژە سەر ئەساسی ئەوەی بیرکردنەوەی ئەوە داردەستی مەجموعەچیە میلیشیاتن دەرەوەی یاسانە دەولە عەمیقە بەکاری دێنی ئەو کەسە دەیوێ کێشەش چەندە ئەوەی لۆمەی دیتی تۆ کێشە دوو هەندەش لۆ ڕێز وزەرای ببینتەوە کێشەی لۆ پێیاکاتن ئەگەر تەیف سامی کەسەکی ئەوها قانونی و کەسەکی ئەوها مالی و کەسەکی ئەوها زیرەکە زەحمەت نەبی کە حساباتی ختامی چە ساڵانی ڕابردووی وەزارەی مالیەی باشە سبەینێ کە تو کێشەکی دەبیتن لەگەر محافزی بەسرا کێشە دەبی کاکە لەگەر محافزی ئەمبار کێشەکە دەبیتن لەگەر مۆزوعی لەسەر نەفەقاتی فعلی ڕەتی دایە ئەو محافزانە ڕەتیان دایانەوەی ئامچێ خەرکەی دەبڕیتن کەسێک بیرکردنەوەی ئەوە بی گەشتە سەر ئەو ئاستەی گەشتە سەر ئاستەی برێتن وەڵا بە ئامد چارەسەرکردنی موچەی عێراق بکەم خواکەنیمە لۆ کوردستان تو چی ئەو نوع ئەف بیرکردنەوە فاشیەت لە مێشی هێشتامایە یعنی هەر بەو جۆرە کار دەکەن زۆر سپاس دەکەم بەڕێز مەریوان قەرەنی ئەندامی پەرلەمانی عێراق لە هەولێر میوانمان بووی سپاس